بوونی دەرمانی ساختە و دەرمانی قاچاق لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان خەڵکی تووشی کارەساتێکی گەورە کردووە. بەڕێوەبەری گەشتی تەندروستی سلێمانی دەڵێت کوالێتی کۆنتڕۆڵ و مەرزەکان و فڕۆکەخانەکان لە بڵاوبوونەوەی دەرمانی ساختە بەرپرسن و فەرمانگەی تەندروستی لێ بەرپرس نییە. بۆی لایەوە ڕوون بێت دەرمان لەو سەرچاوانەی کەێت گومانێکی زۆر لە سەرچاوەکانیان هەیە و ئێمە لێتان ناشارینەوە خۆمانێکێکین لەوانەی کە گومانمان لە سەرچاوەکانی دەرمان هەیە. ئەو دەرمانانەی کەێنە هەرێمی کوردستان پێتان ئەڵێم بەشێک لەو دەرمانانە بە ڕێگەی قاچاق داخڵەکرێت. یعنی هەموو دەرمانەکان بەڕێکاری یاسایی خۆیانە ناڕۆن بۆی کە داخڵەکرێن. ئەو دەرمانانی کە داخڵەکرێن و یەنە هەرێمی کوردستان لە دەرمانخانەکانە فرۆشتێن، بەشێکیان لە دەرەوەی دەرمانخانەکانە فرۆشتێن، بەشێکیان بە ڕێگەی بە شێوەیەکی نازانستیە گوازرێنەوە، بەشێکیان بە نرخی جیاواز دەفرۆشتێن، بەشێکیان لەو شوێنانە فرۆشتێن کە دەرمانسازی لێ نییە و بەداخەوە بەشێکی زۆریان بەهۆی ڕێکەوتنی پزیشکان و دەرمانخانەکانەوە ساغکرێتەوە بەسەر نەخۆشە کە ئەمەش لە ڕووی ئینسانی و هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی میهێنیەوە بەڕاستی کارێکی نادروست و ئەتوانم بڵێم ناڕەوشتیشە تا ئەو حەددا. چاودێریکردنی دەرمان پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیەوە نییە و کواڵەتی دەرمانیش پێویستی بە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیەوە نییە. بەڕێوەبەرایەتیەکەیە لە وەزارەتی تەندروستی کە نایی بەڕێوەبەرایەتی کوالێتی کۆنتڕۆڵی دەرمانە. ئەو بەڕێوەبەرایەتیە بەرپرسە لە داخڵبوونی دەرمان، لە تۆمارکردنی دەرمانەکان لە هەرێمی کوردستان و لە پۆست مارکێتین کە لە بازار دەفرۆشتێ و نرخی دەرمانیش ئەوان بەرپرسن. ئێمە زۆر جار خۆمان لەبەر زۆری کێشەکان تەداخل دەکەین، بەڵام بەڕاستی هەموو کێشەیەم بەڕێوەبەرایەتیە و بێن بەڕێوەبەرایەتیە ئەم بابەتانە بە زووترین کات چارەسەر بکە و ئەمانە کێشەی گەورن زیانیان لە تەندروستی و ژیانیان لە ئابووری خەڵک داوە و کێشەی دەرمان کێشەیەکی گەورەیە. بە فعلی دەرمانی قاچاق لە بازار هەیە، دەرمانی تەزویر لە بازار هەیە، جیاوازی نرخی دەرمان لە بازار هەیە و سەرچاوەکانی دەرمان بەشێکیان نەزانراون. بەپێی ئامارێک ساڵانە 1,200,000 کەس بەهۆی دەرمانی ساختە لە جیهاندا گیان لەدەست دەدەن. بەهای فرۆشتنی دەرمانی ساختەش ساڵانە بە 85 بۆ 90 ملیار دینار خەمڵێنراوە. وەزیری تەندروستی هەرێم دەڵێت بوونی دەرمانی ساختە زۆر کەمی کردووە و دەرمانی بەبێ ستیکەر ناکەوێتە بازاڕەوە، بەڵام مەرزە نافەرمیەکان بوونەتە گرفت بۆیان. نازانم لەسەر ئەساسێک بەڕێزگۆت زۆر نییە. قەچاق لە جیهاندا لە وڵاتاندا بە زۆر بابەت و مادە دەکرێت، بەڵام قاچاقکردن بە دەرمان بەڕاستی ئێمە بە کارەساتی دەزانین و هەر لە شوێنێک بەڕێزت ڕاگەیاندکاری هاوڵاتیەک و هەر کەسێک هاوکارمان بێ پاپشمان بێ دەرمانی قاچاق بدۆزینەوە کام سزا زۆر قورسە، کام سزا زۆر توندە بەرامبەریدا بگیرێتە بێت تا لێسەنەوەی مۆڵەتی پیشەیەکەشی ئێمە جەبەجێ دەکەن. چونکە سنووری ئێمە من دەمێ پێت لەم دەرمان چۆن دێت. دەرمان کە دەڵێم دەرمان مەبەستم دەرمانی حکومینێ کەرتی تایبەتە. دەرمان لە چەندین سنووری فەرمی هەیە، دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکان هاوردە دەکرێت. ئێمە لە هەموو ئەو شوێنانە وحدەی کوالیتی کۆنتڕۆڵمان هەیە و کەسێک بیاوێت دەرمان هاوردە بکە بە فەرمی خۆی دێت مامەڵەکەی پێشکەش دەکات. کۆمەڵێک پێداویستی لێداوا دەکەین، دواتر ئەو دەرمانە ڕێگەپێدانێک کاتی و دەچێتە پشکنین کوالیتی کۆنتڕۆڵ تا دەگاتەوەی ئیطلاق سەرف واتە ڕێگەپێدانی کۆتایی کە ئەو دەرمانە بەکاربێ. ئینجا ئەو دەرمانە کە ڕێگەپێدانی کۆتایی وەرگرت تا هەموو عێراق دەڕوا ئەم دەرمانە فەرمیە. من پرسیاری بەڕێز دەکەم ئەگەر کەسێک بیاوێت چاوی لەوە بێت دەرمان بە فەرمی نینە و لە پشتی چاوی ئێمە دەرمان بێنێت و بەداخەوە ئەگەر لە شوێنێکیش هەست بکرێت یان چاوپۆشی بکرێت ئەمە کارەساتە. ئێمە بەداخەوە دەواازەیەکی زۆری یان بڵین حدودیش هەیە کە ڕەنگە فەرمی نەبن، یانیش نێوان پارێزگاکان چەندین مەدخەل و مەخرەجەیە لەگەڵ عێراقیشدا کێشەی دەرمان کێشەیەکە، بەڵام من دڵنیات دەکەمەوە کە کێشەی بوونی قاچاق زۆر کەمی کردووە و ئێمە ئێستا لە دوی دەگەڕێن پێمان بڵێن لە چێن دەرقاچاقەیە چکەیمان دەچینە ناو بازار تا دەگاتە دەست نەخۆش دەرمان ئەولیاتی دەبینین ئەگەر بزانین ئەولیات نەبێ بە قاچاقە نایاساییە و دەستی بەسەردا دەگرین. لە ماوەی ڕابردوو چەندەها نەخۆش بەهۆی دەرمانی ساختە و بەسەرچوو ڕوبەڕووی گرفتی تەندروستی گەورە بوونەتەوە و ئەوانەشی ئەو ژەهرانە دەکەن بە قورگی هاوڵاتیاندا هیچ کەسێکی لەسەر سزا نەدراوە و ڕوبەڕووی یاساژ نەکراونەتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.